ئەمانە هێزەکانی پێشمەرگەی کوردستانن. کاتژمێر 5 بەیانیە بەرەو ئازادکردنی نەحیەی باشیک بەڕێ دەکەون کە ئەم نەحیەیە 2 ساڵ و 6 مانگە کەوتو بووە دەستی تیرۆریستانی داعش. دیارە لە پلاندانانی اقتیحامی باشیقە دانرابوو چاوەڕێی ساعەی سفر بوون کە فەرمانیان پێکردین لە سێ لاوە پێشمەرگە هێرشی کردە سەر شارۆچکەی باشیقە. قۆڵی یەکەم کە بریتی بوو لە لیوایەکەی ئێمە و لیوای حوت بۆ سەر شاخی باشیقە پشتی بەحزانی و باشیقە شاخەکەمان هەر لە وەختێکی زۆر قیاسی دەست بە سەرداگر لە ماوەی سەعاتێک سیسی لە شاخەکەمان هەموو لە تیرۆریستانی داعش پاک کردەوە. سەرەتا داعش مقاومەی کرد بەڵام ئەو مقاومەیە نییە کە بەرگەی هێزی پێشمەرگە بگرن. پلانەکانی وان دیارە بریتە لە سیارەی بۆم ڕێژکرا و هەروەها عبواتی ناسیفا و قەناس بەدەستەکانیان ئەو ئێستا هەر ئەو هێزانەیان مایە بۆ ورە بەرزکردنەوەی خۆیان ئەجینا هیچ شتێکی تر نییە ڕێگە لە پێشمەرگە بگری ئەستەنگمان بۆ دروست نەبووە. ئێمە وەکو لیوای 112 توای ئەو شوێنانەی کە بۆمان دیاریکرا بوو گەشتونەتە شوێنی خۆمان کە لە شوێنی خۆمانەوە نزیکەی 2 کیلۆمەتر پێشڕەویمان کردووە ئەو شوێنانی کە بۆمان دیاری کراوە کۆتایی پێهاتوو گیراوە. هێزەکانی پێشمەرگەی کوردستان بەچەکی قورس و تانک و زری پۆشەوە بەردەوام تیرۆریستانی داعش بردومان دەکەن. ڕۆکەکانی هاوپەیمانەوە بەردەوام لە ئاسمانەوە چاودێری جموجۆڵی چەکدارانی داعش دەکەن. پێشمەرگە وڵی زۆر پەرزە هەرکە فەرمان کرا لە کاتژمێر 4:30 بەرەبەیانی هجووممان کرد هەر قۆرە و هجوومی خۆی دەست پێ کرد بەڵام بە زووترین کات ئێمە گەیشتنە قۆرەکەی خۆمان کۆنتترۆل کرد. هێزی پێشمەرگە هێرشی بۆ بەحشقە و بەحزانی و چاردەوری دەست پێ کرد. سوپاس بۆخواوە سعات سارە کۆنتترۆلی تەواو کرایە بارەگای ناحیە و حەی ڕەبیع و حەی مەلاین و کۆنتترۆل کراوە چەند کونیشیان ماوە لە ئەشکەوتەکان ئەوەی ئیتر ئێستا دەوریان دراوە. بەڵێ هەتا ئێستا محەممەد خۆت بەردەوامی ئێستا تەقاتا ئێستا بەردەوام بە تاو دقیقی قسە لەگە دەکەم بەڵام دەوریان دراوە ڕێگای دەربازبوونیان نییە. ئۆپراسیۆنی کۆنتترۆلکردنەوەی مووسڵ لە هەفتەی مانگی ڕابردوو دەستی پێکردو و هێزەکانی پێشمەرگەی کوردستان توانیوانە 26 گوند کۆنتترۆل بکەنەوە. سەرجەم ئەو ناوچانی بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان دادران بووم هەمویان ئازاد کرد لە دوایانیشدا نەحیەی باشیک. محەممەد جەلیل کەناڵی بادی ناسات نەحیەی باشیک.